هەولێر هونەرمەند ڕەوین چالاک پێشانگایەکی تایبەت بە خۆی و تایبەت بەکارەکانی خۆی لەژێر ناونیشانی کچانی مەلیک تاوس دەکاتەوە. لە شاری هەولێر هونەرمەند ڕەوین چالاک پێشانگایەکی تایبەتی خۆی لەژێر ناوی کچانی مەلیک تاوس کردەوە کە پێشانگاکەی وەک پاڵپشتی و ناساننێکی کارەساتی جینۆسایدی یەزیدیەکان بوو بە تایبەت کە هەزاران کچ و ژنیان ڕفێدران و تا ئێستاش چارەنووسیان نادیارە. هەر لە چوارچەوەی نمایشی پێشانگاکەی فیلمێکی دیۆکۆمنتاری نمایشکرا کە لەلایەن ڕەوین چالاک بەرهەمهێنرا بوو. لە لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین ڕێوی چالاک باسی لە ناوەڕۆکی پێشانگاکە کرد و فیلمەکەی و وەک پاڵپشتیەک و گەیاندنی دەنگی کچان و ژنانی ئێزیدی لە ساڵانی ڕابردووش هەمان پێشانگای لە سویسرا و کەنەدا کردوتەوە. دیارە پێشەنگای ئەمڕۆ دەیبینن بەرهەمی ئەو قوربانیە کە یەزیدیەکان داویانەیە بۆ ئەوەی کە خەڵک پێ ئاشنابێ و ئەو کارەساتە بگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوومان. من هەڵسان بە ئەنجامدانی فیلمێکی دیکۆمنتاری و لە سنای ئەو فیلمە دیکۆمنتاریە چەندان کەسم بینی کە لە دەستی داعش ڕزگاریان دەبوون بە تایبەتی ئافرەتەکان. بۆ بیرم لەوە کردو بۆی کەسایەتیان بپارێزم و هەروەها بتوانم پەیامەکەیان بگەێنم هەستان بە کۆپیکردنی ڕوخساری ئەوان بە شێوازی ماسک و نیشاندانی بە زۆربەی بینەران بە خۆشحاڵیەوە کە ئەو نمایشە ساڵی 2019 لە بیناڵی ڤێنیسیا بۆ ماوەی 6 مانگ نمایش کراوە لە کۆی 6 پرۆژە کە لە تەواوی دنیا هەڵبژێردرا بوون. ئەو پرۆژەیە یەک لەوانە بوو کە لە میدڵ ئیست بەزەوە پرۆژەی هەڵبژێردرا بوو لەسەر جینۆساید کە لە 2019 لەوێ نمایش کرا و دواتریش هەمان پرۆژە بۆ ساڵێک و 8 مانگ لە ئینتەرناشناڵ میوزیەمی کەنەدا فۆر زە هیومان رایتس لەوێ نمایش کرا و پیشاندرا.